ململانەی حیزبە کوردستانیەکان لەسەر چاو هەڵکەندن و تەشهیر و هێرش بۆ سەر یەکتر بنیادنراوە بە جۆرێک ئەگەر بێت و هێزێکی سیاسی هەڵوێستی لایەنێکی دیکەی بەدڵ نەبێت ئەوە لە ڕێ ڕاگەیاندنە سێبەر و هەندێک جاریش ڕسمیەکانەوە هێرش و توانج و پلار دەست پێ دەکات بەڵام کۆمەڵی ئیسلامی وەک داهێنەری بە چاکچاکوتن و بە خراپخراپوتن دەیەوێت داهێنەری کللتوری قبولکردنی یەکتر و ڕێزگرتن لە بڕیارە سیاسیەکان بهێنێتە ئاراوە لە دیدی کۆمەڵی ئیسلامیدا هیچ هێزێکی سیاسی مافی لێپرسینەوەی لە هیچ هێزێکی دیکە نییە و هەموو لایەنەکان ئازادن کە بە شێواز و تێگەیشتنی خۆیان سیاست بکەن ئەوە گەل و جەماوەرە کە مافی لێپرسینەوە و هەڵسەنگاندن و پاداشکردن و سزادانی لایەنە سیاسیەکانی لە هەڵوێستەکانیان هەیە لەو بارەوە عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە نووسینێکدا لە واڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وڵاوی کردوتەوە هەر هێزێکی سیاسی لە شێوازی حیزبایەتی و ئاڕاستی سیاستکردن و مامەڵە و ڕێکەوتنەکانی لەگەڵ ئەوانی دیکە ئازادە جیاوازی نێوان هێزە سیاسەکان هۆکاری بوونی ئەو ژمارەیە لە هێزی سیاسی کە لە دید و دنیابین و ئایدیا و چەندان شتی دیکە تێڕوانینەکانیان یەک ناگرێتەوە عەبدولستار مەجید دەشڵێت زۆر ئاساییە کە هەر لایەنە و سیاست و بڕیاری جیاوازی هەبێت گرنگەوەیە هەر بڕیارێک بدرێت بەرژەوەندی خەڵکی کوردستان و پرەنسیپە ئینسانیەکان لەبیر نەکرێن ئەندامەکەی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی باسی لەوەش کردووە نە ئێمەمانان وەک هێزی سیاسی نە خەڵکی کوردستانیش کەسمان تااقەت و حوسڵەی ناکۆکی و دژایەتی و شەڕەقسەمان نییە ئەگەر دەرفەت هەبێت بۆ ڕەخنن لە ئەدای خراپی 28 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان کە دوو حیزب لێ بەرپرسن چ مەنتیقێکی تێدایە هێزەکانی تر لەسەر ئەوەی لە هەنگاوێکدا لەوانی تر جیاوازترە بکەونە شەڕەقسە و لەو لاشەوە ڕاگەیاندنی دابەستە و سێبەری ئەم لاولا خەریکی خۆشکردنی فیتنە و ناکۆکی و شەڕەقسەی نێوانیان بن عەبدولستار مەجید بەسەر سوورمانەوە دەپرسێت ئەکرێ هەرکامان جیاواز بووین یان بڕیارێکی جیاماندا ئیتر ئەوانی تر بکەونە گیانی و لە پشتی دەیان پەیجی ساختەوە کەسایەتی و سیاسی معنەوی یەک بشکێنین سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە کۆتاییدا باسیەوەشی کردووە لانی کەم ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان خاوەنی دید و دنیابینی و ئەخلاق و مەبدەئی سیاسی و ئیسلامیانی خۆمانین هەروەک خەریکی کار و پرۆژەی سیاسی و ئیسلامیانی خۆشمانین نەدەبینە بەشێک لە ناکۆکی و شکاندنی بەرامبەرەکانمان نەجیاوازبوونیش بە تاوان و هەڵە دەزانین لەو چەند ساڵەشی کاری هاوبەشمان کردووە بای ئەوەندە لە یەک تێگەیشتوین کە ڕێزی یەک بگرین ماوەتەوە بڵێن سەرەڕای گۆڕانکاری لە هاوکێشەی هێزە سیاسیەکان لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بەڵام کۆمەڵی ئیسلامی خاوەنی چەندین بەهای نەگۆڕە و بڕیاری داوە بە ئەخلاقەوە سیاست بکات و هەرگیزیش وەک ئەوانی تر سەرکەوتنی خۆی لە شکستی هیچ کەسێکدا نابینێتەوە